والله مەسەلەی زۆری زەمەدانی شێواز زۆری زۆرە چەند عەشیرەتەبی لە کوردستان بێگومان ئەوەندە دەستورە شەیە بەڵام مەسەلەی بابەتەکان کەسێک لۆ بە کەسێکی تر ئەوە دە گۆڕانکاری بەسەدات ئەو جۆرەی سەرسەر بەستانەکە چ جۆرەکە ئەوە منتقەی سلێمانی خۆشەویست لەسەر دەکەن و دەوروبەریش باشە باسی عەشیرەتەکان یعنی بە عەشیرەتە یان بە ناوچەگەری مەسەلەن بەخۆی عەشیرەت دەوری زۆرە مەسەلەن ئێستا ئەگەر باسی منتقەی هەرچیایەتی بکەین ئەوان شێوازێک دەبەستن ئەگەم باسی منتقەی جافایەتی بکەین ئەوان بە شێوازشکە دەبەستن ئەگەر باسی منتقەی دهۆچێ بکەین ڕەنگە ئەوان بە شێوازشکە ببەستن بەڵام لە کۆتاییدا هەر هەمووی بەبێ جیاوازی بەکاردێت ئەوەی سەرت گوتمان چ بوو؟ سلێمانی باشە هەرچیانی تانی بەستی هەرچیانیش دەتوانین بەسی خزمەتت باس سلام بەخێرە لێکم لە خزمەتتان إمام كان مهندس أتيك دمانيا بەس پیشان مەمدا ئەوە یەک لە شێوازەکانە کە بەڕاستی هەرچی زۆر مەرەقیانە و برادۆسی زۆر مەرەقیانە و بەشێک لە خەیلانی مەرەقیانە زۆر دەبن و ینی بەڕاستی سۆرانیش دەبن ئەدی زیاتر گەنج بەکاردێنیان تەمان لە بۆنەوە مناسەباتەکان ئەکید گەنج زۆر بەکاردێنیتن ینی ئێستا مەسەرەن ئەمە لە بۆنەی نەورۆز و جژنی ڕۆمەزانی پیرۆزین خەڵکەکە ڕۆژانە بە هەموو تەمەنەکانەوە بەڵام بە تایبەتی گەنج دێنێ کاک وەختا کراوە زەمەدانێکی فرانە نەڕێتمتی باش ئەگە برین مەسەلەن لە ساڵی چەندەوە زەمەدانی بوویتە عادەت و خەرگ لەسەر دەکاتن ئەمن پێم وابیتن لە ساری ئاخیرەکانی هەفتەیە چکە پێشتر مشی لە سەکرایە گەورەکان مشی هەبوو پێیان دەگۆ حاجی حەسەن ئێستاش لە هزار بە دەگمەن مایە لە ناو خەڵک بەڵام بەکمی دوای ئەوە وردە وردە جەمەدانی پێیا بوو ساری هەشتایەکان لەندەنی هەبوو لەگەوی کاشملۆن هەبوو یابان بوو یابانی دروستی دەکرد لەندەنیەکان ئەوە هەر سابی نەبوو ئیدی لەبێەوە سووری دروست بوو سین دروستی کرد ینی تەڵەبیات زیاد بوو هەتاکو ئێستا